گفتوگۆی لەسەرەکەین و ناونیشانی گفتوگۆکانیشمان پێشمەرگە دێرینەکانی کوردستان لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا. دیارە یعنی لە مێژووی کووردا هەمیشە پێشمەرگە ناوێکی پیرۆز بووە و بەتایبەتی ئەوانەی کە بە پێشمەرگەی دێرین و لە کەسەیەکەمینەکانن کە دەستیان دابێتە چەک و چوبێت نەشاخ و خەباتیان دژی زوڵم و زۆرداری سەرگەلی کورد کردبێ هەمیشە بە چاوی ڕێز و بە حرمەتێکی گەورەوە لە نێوان کۆمەڵانی خەڵکی کوردستان سیر کراون. پێشمەرگە چوبێتە هەر ماڵێک خاوەن ماڵ دەستی لە هەموو شتەڵ گرتو و تێتی ماڵی تۆیە. پێشمەرگە سەردانی هەر شوێنێکی کردبێ یعنی بە تاکێکی پیرۆز مامەڵی لەگەڵدا کراوە. پێشمەرگە تەنها چەکداری نەکردووە لە سەردەمی خەباتدا، خزمەتی کردووە و هاوکاری کردووە لە کاروبارەکانی کوشتتوکاڵ و ئاژەڵداری و زۆر بابەتی دیکەی گوندنیشینان و تەنانەت بابەتەکانی خوێندەواری و هوەری و وەرزشدا خزمەتی ئەو ناوچانیان کردووە کە تێیدا ماونەتەوە تێیدا ژیاون. بەداخەوە جیلێک دروست دەبێ، چینێک دێنە ئاراوە، خەڵکانێک دروست دەبن کە بە هەر بیانوویەک بێ و بۆ هەر مەرامێک بێ دەیانەوێت ناوی پیرۆزی پێشمەرگە چ لە سەردەمی ڕابردوو کۆن و پێشمەرگەی دێرین چ بۆ پێشمەرگەی ئێستا ناشرین بکەن و گفتوگۆی خراپ و ناو ناتۆرەی ناشرین و دوور لە بەهای پێشمەرگایەتیان بەسەردا ببڕن. مەرامەکە هەرچیە بێ، هۆکارەکە بۆ هەرچیەک بێ، ئەمە ناکاتە ئەوەی کە ئەم جیلە نوێیی کە ئێستا هەیە و ئەو خەڵکانی کە ئێستا هەن جۆ و فکر و بیریان پڕ بکرێ بە ناشرینکردنی ناوی پێشمەرگە کە ئەمە بۆ خۆی ئەستەمە، بەڵام دەکرێت قسە هەبێ و پرسیار هەبێ لەسەرەوەی کە بۆچی دەگەین بەم دۆخە. لە هەموو دنیاە لە هەموو وڵاتێکدا ئەو کەسانی کە خەباتجێڕ و شۆڕژێڕی دێرینن ساڵانە مەراسیمیان بۆ دەکرێت، ساڵانە هاوکاریان دەکرێت، ساڵانە خەڵاتی ڕێزدێنانیان پێدەبەخشرێ، ساڵانە خزمەتی تازە و بڕیاری تازە بۆ چاودێریکردنیان و هێشتنەوەی ڕێز و حرمەت و تەنانەت مەعیشەتی ژیانیان بەباشی دەکرێت. ئەی بۆ ئێمە بەم جۆرە باز لە پێشمەرگەی دێرین و پێشمەرگەکانی خۆمان بکەین بۆچی هەوڵ بدەین ناشرینیان بکەین. کۆمەڵێک پرسیار لەسەر ئەم بابەتە و وردکردنەوەی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر بێسون سابوراوایی پێشمەرگەی دێرین و پارتیزان گفتوگۆی لەسەرەکەین. دکتۆر بەخێر بی. سپاس هەڤاڵ. هەڤاڵ بەر لەوەی کە باز لەو قسانە بکەین کە کردم، یعنی هۆکاری ئەو ناو زڕاندنیانە بۆ جۆرە ناوبردنە دەمەوێت لەوە دەست پێ بکەین. یعنی پێشمەرگە چێ بوو و چێ دەبوو بە پێشمەرگە؟ هەموو کەس دەبوو بە پێشمەرگە یان ئەوەی دەبوو بە پێشمەرگە پێوەری هەبوو یان تەنها دەیانوت با ژمارەکەمان زیاد بکەین و چێ دێ بابێتە ناوەوە. پێشمەرگایەتی چۆن دەکرا دکتۆر؟ بەڵێ ئەم کاتتان باش ئارام هەموو لایەک هەموو کاتێکتان باش. پێناسەی پێشمەرگە لە بەرنامەی هێزی پێشمەرگەدا کراوە کە ئەوسا هێزی پێشمەرگی کوردستان ئەتوانم بڵین هێزێکی پێشکەوتوخوازی سەربازی شۆڕژگێڕی سیاسی بوو. ئەوە پێناسی پێشمەرگەش بەو شێوەیە کرا کە پێشمەرگە خەباتجێڕێکی سیاسی شۆڕژگێڕە، خەبات دەکات لە پێناوی کۆمەڵگەیەکی مەدەنی پێشکەوتوو کە تیایدا دیموکراتیەت و مافەکانی مرۆڤ پارێزراو بێ. ئەمە پێناسەی یەکێتی نیشتمانی کوردستان بوو بۆ پێشمەرگە و هەموو پێشمەرگەیەکی یەکێتی نیشتمانی کوردستان کاتێک کە دەهات بۆ پێشمەرگایەتی دوای ئەوەی کە مەرجەکانی پێشمەرگایەتی یا پێشمەرگەبوونی تیادا بەدی ئەکرا و ئەچەسپا ئەو کاتە پێ ئەوترا کە تۆ کاکە ئەمە کارت ئەبێ بەم شێوازە کارەکەی تۆ تەنها چەکدارێک نیت تفەنگت بەشانەوە بێ بەڵکو چەکدارێکی سیاسی شۆڕژگێڕی. بۆی شەرحکرا سیاسی بە معنای چی؟ بە معنای ئەوەی کە هەدفێکی هەیە، هەدفی دیاریکراوی خۆی هەیە، ئامانجی ڕزگارکردنی خەڵکی کوردستانە. ئەگەناخۆ ئەگەر هەدفێکی سیاسی نەبێ ئەو کاتە خەڵکێک چەکدار بێ و هەدفێکی سیاسی نەبێ خۆی با هەر بەناوی خۆی بنێ پێشمەرگە، بەڵام نابێ بە پێشمەرگە. لەبەر ئەوە لە تەسقیفکردنیە بەرەو ئەوە دەبرا کە چۆن بتوانێت ئەم کەسە لە هیوا ئاواتەکانی خەڵک تێبگا و بە هەموو معنایەکی کەلیمە بە هەموو حەز و ئارەزوویەکی خۆی لە پێناوی ئەوەدا خۆی بدا بەکوشت، نەک لە پێناوی مۆزوعێکی ترە. لەم کاتەیە کەسەکان جا ئەکرانەوە. کاکە ئارامخۆ خەڵکیش هەبوو مەسەن ئەهات بۆ پێشمەرگایەتی، بەڵام نەی ئەزانی پێشمەرگایەتی چیەوە لە پێشمەرگایەتی تێناگەشت.
لەوانێت تۆ بڵی هەندێکیان احتیمالە مناڵ بوو بێتن بەڵێ مناڵی تیا بوو بەڵام لە هەمان کاتا گەورەشی تیا بوو یعنی مناڵ بە معنای مناڵنا مێرد مناڵ هەرزەکار ئەوانەی تیا بوو کە بەکەڵکی پێشمەرگایەتی ناهاتن ئەوانە لەبەر تەمەنەکەیان بەکەڵک ناهاتن و لە لایەکی تریشەوە خەڵکە بۆ تەمەنیشی هەبوو بەڵام هەست پێ کرد کە ئەمە بۆ پێشمەرگایەتی نەهاتوو هەدفێکی تری هەیە هەدفەکانیش زۆر جار دیاری کراو بوون ئەمانزانی ئەزانرا هەندێک کەس هەدفی خۆشاردنەوەی هەبوو لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە لە دەست هەندێک کەتن کە خۆی کردبووی لە ژیانی کۆمەڵایەتی خۆیان هەندێک کەسی تر تەنها ڕای کردبوو لە دەست ڕژێمی بەعس و بۆ ئەوەی لە قادسی سەدام و لە شەڕەکان نەجاتی بێ و نەکوژرێ ئێمە ئەمانتوانی بڵین ئەمانە ڕێژە زۆرەکە بوون دکتۆریان ئەمانە ڕێژە هەرەکەمەکە بوون مەسەلەن ڕێژە زۆرەکە بۆ هاتن بۆ پێشمەرگایەتی ینی ئەو مەرامانی کە پێی هاتوونە بۆ ناو پێشمەرگە ئەوانی کە جات کردەوە ئەو فیانی کە لە دەست کەتنێکی کۆمەڵایەتی یان ڕاکردن لە دەست بابەتێکی دیکە هاتوون تەعمیم نابێ بەسەر پێشمەرگەیە زۆر کەم ئەو حاڵەتانە کە ڕۆژی ئەدا وەرمان ناگرتن بە پێشمەرگە چێمان وەرەگرت بە پێشمەرگە ئەوانی کە لە ڕێخستنەکانی ناو شارەوە بە تەسکیر ڕێخستنەکانی ناو شار هاتن مەسەلەن من خۆمێکێک ملوانی کە ڕۆشتم بۆ پێشمەرگایەتی تەسکی ڕێخستنەکانی ناو شارم هەبوو لێرە لە ڕێخستنەکانە مەسەلەن شانەکانی کۆمەڵی بەکرەجۆ مندان مەزراند و شانەکانی کۆمەڵە لە دوکان و منتیقی دوکان و ئەوانە لە هەندێکیان ناڵم لە هەمویان مندان مەزراندەوە چونکە خەڵکی تریش هەبوو ئەمە ئەم شانەبەندیە و ئەم ڕێخستنکاریە کارە ڕێکخراوەیی وای نەکرد کە من خۆم تەسکێکم بەڵکو لە سەر و منەوە کەسانی تر هەبوون و ئۆرگانی تر هەبوون منیان تەسکێ کرد کە چوو بۆ پێشمەرگایەتی بە نامەیەکەوە چووم ئێستاش بیرمە یەکەم بینین کە چوون بۆ پێشمەرگایەتی لەگەڵ شەید غەریب هەڵەبنی بەیەکەوە چوون شوێنێکمان دیاری کردبوو چونکە کادری من ئەو بوو کاک غەریب بوو یادی بەخێر حتا ناوی بێستونیش ناوە نهێنەکەم بێستون ئەو دایناوە ئەجینا ناوی ئەسلی خۆم ئەو ساعت ئێستا گۆڕین بە تەواتی بوو بە بێستون بەس ناوی بێستون ئەو داینا یعنی کە چوین بۆ دۆڵی جافەتی چوین شەید جەمالی عەلی باپیرمان بینی بەڕەحمەت بێ کاک جەبار فەرمانمان بینی ینی لە ئەڵقە ڕۆشنبیریەکانی کۆمەڵە و ڕێخستنەکانی دیکەی یەکێتیەوە تێدەگەیشتی لە سیاست تێدەگەیشتی لە نەهجی سیاسی یەکێتی و تێدەگەیشتی لە خەبات و پشگیری دەکرای ئەو جا دەچوتە شاخ ئەوە بەتەکید ئەوە با بڵین ئەو ڕیزبەندیە وایە کرد کە نخبە پاکەکە و تێگەیشتۆکە بچنە شاخ بەتەکید لەم حاڵەتە من ئەوەی کە بۆ جەنابتم باس کرد با بڵین من خۆم شانم هەبوو بەڵام ئەو خەڵکانەی تریشکە لەگەڵ منە بوون لە شانەکانە لە خوارەوەتر لایەنگر و پاڵێورا و حتا ینی پلەبەندەکەمان بۆ شوازە کرد بوو دۆست لایەنگر پاڵێورا و ئەنج ئەندام هەر یەکێک لەوانە ئیمتحان ئەکرا مەسەلەن دۆست ئەو کەسە بوو کە جارێ قسەمان لەگەڵا ئەکرد زۆر نەمانەوێرا هەموو شتێکی لێلا بڵین وردە حازرمانە کرد بۆی بێ بەلایەنگە کە بوو بە ئیمتحانێکمانە کرد دوای یعنی کە ئاشکرامان خۆمان لێ ئاشکرا کرد کە ئێمە کۆمەڵی نوانە بەبەستم یعنی بەو شێوازە پەروەردەکرا ئەتیادی بوو کەسێک دۆستیش بواە لەو مەرحەلەیەشە بۆ داوای پێشمەرگایەتی بکردایە کە لی دڵنیا بووین پشگیری باشە دکتۆر لە چینە جیاوازەکان دەهاتن بۆ شاخ یعنی مەبەستمەوەی مامۆستای زانکۆ بوو بێ مامۆستای پەروەردە بوو بێ هونەرمەند بوو بێ ڕۆشنبیر بوو بێ قەڵەم بەدەست نووسەر بوو بێ میدیاکار ڕۆژنامە نووس بوو بێ ینی ئەم چینە جیاوازانی تیا بوو مامۆستای زانکۆ هەبوو دەهات بۆ پێشمەرگایەتی بەڵێ ضابط مەسەلەن لە ملازم و نەقیب و بەرەو ژوورتر و بەرەو خوارتر و خەڵکی تری عسکەریش پلەکانی تریش ئەهاتن مامۆستایان زۆر ئەهاتن مامۆستای ئیبتیدایی و مامۆستای ئەعدادی و ئەوانە یعنی خاوەن شەهادەی ئەعدادی زۆر بوو باست لەوە کرد کە بە پێشمەرگەمە یعنی پێشمەرگە تەنها پێیان نەدەوت تۆ چەکداری تۆ شەڕ دەکەی خەباتەکەی یعنی مەهامی تری هەبوو لە مەهامە گرنگەکانی پێشمەرگە چی بوون ئێمە دیارە کەلیمەی سیاسیەکەمان شی کردەوە یعنی کاتێکە تۆ کەلیمەی سیاسیەکەت بۆ پێشمەرگەشی ئەکردەوە لە ناویە باسکردن بەدیهێنانی کۆمەڵگەیەکی مەدەنی کوردەواری کۆمەڵگەی مەدەنی یعنی دوور لە چەک و دوور لە عسکەرتاریەت و داخلبوون بە ژیانی هەڵبژاردن بۆ هەموو بارەکان ئێمە هەر هێزی پێشمەرگەی کوردستان بوو هەرەوە پێشمەرگانە بوون کە پشتیوانیان لە دروستکردنی ئەنجومەنی گوندەکانە کرد مەسەلەن لە
ناو سنوورەکانی ژە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم ئەنجومەن کە هەڵبژێردرا ئەنجومەنی گوندی سەرگەڵوو بوو. ئەنجومەنی گوندی سەرگەڵوو هێزی پێشمەرگەڵی یعنی پشتیوانی بوو و ئەوانەی کە هەڵبژێردران مەرج نەبوو پێشمەرگەش بێ بەڵام پێشمەرگە پشتیوانی بوو. ئەنی خەڵکی ناو گوندەکە هەڵبژێردان من زۆر بەوردی لەبیر بە چونکە هیچ ئەوەندە دوور نییە یعنی ساڵ هەشتاکان بوو هەموو دەسەڵاتێکیان هەبوو. دەسەڵاتی ئەویان هەبوو کە حتا محاسبەی هەندێ لە پێشمەرگەکان خۆ پێشمەرگە ئینسانە مخالەفاتیش دروستە بێوە نیە یعنی ئەوان محاسبەی پێشمەرگێشان ئەکرد کە مخالەفەیەکی کرد بێ مەسەلەن مخالەفەیەک عیلاقەدار بێ بە ژیانی کۆمەڵایەتی بۆن بوونە زۆر بە ئاسانی دەنگیان ئەگەیشت بە بەڕێز مام جەلال زۆر بە ئاسانی ئەیانتوانی بەڕێز مام جەلال ببینن و ڕێی خۆیان بڵێن و بەفعلیش ئەنجومەنی سەرگەڵوو توانیان ئیسپاتی کەن کە فعلەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێ ئەم ئۆرگانش دابنێ و پشتیوانی ئەم ئۆرگانە بکە و فعلەن ئەتوانێت تەجروبەی ممارەسەکردنی ژیانی دیموکراتی لە ناو گوندەکان و لە پاشە ڕۆژی شابی کە هەروەکو چۆن خۆ دەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم ئاڵا هەڵگر و دەست پێشخەر و سەرمەشقی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان سەرنجم لە قسەکانتدا یەکێک لەو شتانی کە ینی بە پێشمەرگە وتراوە و فێرکراوە و تێگەێنراوە پاراستنی بنەماکانی مافی مرۆڤ بەتەکیت چۆن یعنی ئەمە ناکرد مافی مرۆڤ مافی حیواناتیش بڕواکەی یعنی حاڵەت هەبووە ڕووی داوە ئەچون بۆ گوندەکان ینی ئێمە تۆوەرە بیر لەوە بکەرەوە پێشمەرگەیت و لەگەڵ مەفرەزەیەکی خۆتە یان کۆمەڵێکن بەیەکەوە هەرە بێ جەولە بکەیت لە گوندەکان لەم گوند بۆ ئەو گوند هەبووە لەگەڵ احترامە سەگ هجومی کردو بۆ پێشمەرگەیەکی دیاری کراو بڵین قەپی لێداوە بۆ ئەوەی ئەو پێشمەرگەی خۆی ڕزگارکە بە گولە کوشتوێتی دوایی محکەمەی پێشمەرگەکە کراوە لەسەرەوە تا ئەو حەدە ڕێز لە مەشاعری خەڵک گیراوە چونکە ئەو سەگە مڵکی خەڵک بۆ پارێزگاری لەمە ڕووماڵاتی جوتیارێک کردووە و حیواندارێک لە حیواندارەکان شکاتی کردو لەسەر ئەو پێشمەرگەکە محاسبە کراوە یعنی لەم حاڵەتەدا تۆ تەماشاکە ممارەسەکردنی ئەو دیموکراتیەتە لەوەوە بوو کە بە هیچ جۆرێ هیچ پێشمەرگەیەک نەئەبوایە لەو خەتە لابدات کە ئەڵێ کچان و ژنانی خەڵکی کوردستان خوشک و دایکی تۆن ئەبێ پارێزگاری لە شەرەف و کەرامەتیان یعنی ئەڵێ ئەمە ڕەنگە باشتر جەنابەت چی بکەیتەوە سەرۆک مام جەلال یعنی یەکێک ڕۆحی شاد بە یەکێک لە هەرە تێبیدە گرنگەکان کە دایمە بە پێشمەرگی وتووە کە دواتر بۆ ئاساییشیش هەمان چەسپێنرا دەم و داوێن پاک بێ بەڵێ ینی دەم و دەست و داوێن مەبدە هەرە ئەساسیەکەی هێزی پێشمەرگی کوردستان بوو دەم و دەست و داوێن پاک ئەمە بۆ ئەو مەرحەلەیە ئەو بە تایبەتی مەرحەلەی داوێن پاکی چووکە لە پێش هەمویان بوو ئەو کاتە هەم دەمت ئەبێ پاک بزنێ و بە خەڵک نەدە ینی خۆ پێشمەرگە مەسئولی شەبوو لەسەرەوەی کە جنێوی بە خەڵکدا بوو محاسبەکرا من لەبەر عمرێکی زۆرم لە پێشمەرگایەتە 11 ساڵ پێشمەرگی دێرین بووم و ساڵێکیش پێشمەرگی پارتیزان بووم دوای ئەنفال لەو شاخ و داخانە یعنی زۆربەی زۆری شوێنەکانی کوردستانیش گەڕاوم و تێکەڵی دێهاتیەکان بووم و لەگەڵیانە معاملەم کردو لەگەڵ خەڵکا و لەگەڵ هێزی پێشمەرگە ئەزانم چی بەرامبەر بە پێشمەرگە کراوە بە هێزی پێشمەرگە کراوە هێزی پێشمەرگە کوردستانیش لە ناو خەڵکیشەوە چی پێکراوە و چۆن زۆر جار ئەزێتیان داوی یعنی ئەزێدانەکە چۆنە مەسەلەن جاری وا هەبوو بە ناحەق پێشمەرگەیەک تاوانبار کراوە بۆ مۆزوعێکی دیاریکراوی کۆمەڵایەتی لێ پرسراوێک بە ناحەق با بڵین بەڵام لە هەمان کاتە ئەگەر بە ناحەقیش ببێ هەر محاسبە کراوە هەتا ڕادەی کوشتنیش تا ڕادەی ئەدامکردنیشی تیا بوو یعنی ئەگەر تاوانەکە وابوو بێ مەسی کەرامەتی کەسێکی کرد بێ ینی کەرامەتی کەسێکی لەکەدار کرد بێ ئەو پێشمەرگەیان ئەو مەسئولە ئەدامیش کراوە من نمونەی ئەدام کراویشم لەلایەن باش کەواتە ینی چۆنەڵی سزا هەبووە سزا هەبوو چی ئەم سزایانی دیاری کردو لە خۆ هاتووە یان محکەمەیەکی دیاریکراو هەبووە سزاکان چۆتە بەردەستی شکات کراوە و ئەم سزانە ئامانج لەمانە پاکڕاگررتنی ریزەکانی پێشمەرگە بووە یان سزادان بووە نا پاکڕاگررتنی هێزەکانی پێشمەرگە بووە بە تەواوەتی چونکە یەکەمینیان پاکڕاگررتنی هێزی پێشمەرگە دووهەمینیان پاکڕاگررتنی ریزەکانی جەماوەری چونکە تۆ جەماوەرەکە جەماوەری تۆیە یعنی هێزی پێشمەرگەی کوردستان کە بە بەردەوامی
زیادی ئەکرد و جێگەی شەیدەکانمان پڕ ئەکرایەوە چێ پڕێ کردەوە هەم لە ناو شار خەڵک هات هەم لە ناو گوندەکانی شەوکە لەژێر دەسەڵاتی خۆماندا بوو لەوێ شەو خەڵک هات ئەبوو بە پێشمەرگە لەبەر ئەوە تۆ ناچار بووی لەو حاڵەتە نەک ناچاریش تۆ بەرنامە دوا بوو کە ڕێز لە خەڵک بگری دوای ئەوە بەرنامە دوا بوو ئێمە کۆبوونەوەمان بە کۆبنەوە جەماوەریشمان هەبوو لە هەمان کاتە یعنی تۆ لە کاتێکا کە هێزی پێشمەرگەی کوردستان بەچەکەوە ئەڕۆیشتون و خەڵک ئێمە ئەبینی بەڵام هەمومان هەموو ئەو هێزی پێشمەرگەی کوردستانە ئەوانە نەبوون کە ئیشیان بەستەنها هەجومکردن بێ بۆ ڕەبایە یان مەسەلەن لە بەرەکانی شەڕدا بچنە پێشی پێشەوە بەڵکو پێشمەرگە هەبووە بە چەکیشەوە و عسکەریش بوو بەڵام لە هەمان کاتە لێپرسراوی بەشی کۆمەڵایەتی بووە لێپرسراوی بەشی کۆمەڵایەتی هەروەکو چۆن ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی کۆمەڵایەتی هەیە لێپرسراوی کاروباری کۆمەڵایەتی بووە کاروباری کۆمەڵایەتیەکە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناو خەڵک بوو بە شێوازێکی ڕێکوپێک و بەپێی ئەو منهەجەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەپێی ئەو پەیڕەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لەو کاتەدا وەکو ئێستا حیزب نەبوو نیمچە بەرە بوو پێکاتە بوو لە کۆمەڵە و لە شۆڕژگەڕان و لە خەتی گشتی بەڵام هەمان کاتیشە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان قوارەیەکی خۆی هەبوو و بەرنامەی خۆی هەبوو پەیڕۆپرۆگرامی خۆشی بوو کە جەنابی ماجەلال داینەبوو من ماوەیەکی زۆر ڕابەرسیاسیش بووم ڕابەرسیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم ڕاستە کادری کۆمەڵە بووم وەکو کادری کۆمەڵە ئیشەکەمان دووفاقی بوو لەلایەکەوە کادری کۆمەڵە بووم لەلایەکیشەوە ڕابەرسیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بۆ لەبەر ئەوەی تۆ هەر یەکە و لە ڕێکخراوەکەی خۆی من کۆمەڵە بووم مەسەن تۆ شۆڕژگێڕان بووی ئەوەی تر خەتی گشتی بوو بەڵام هەمومان یەکێتی بووین ئەو یەکێتی بوونە لە چیا دەرەکەوت لە تیپەکان و لە کەرتەکان و لە ئەم دەستگایانەی ترا دەرەکەوت مەسەن لە کاروباری کۆمەڵایەتیەکە مەسەلەن لە کاروباری ڕۆشنبیریەکانە لە کۆمەڵە کاروباری تراوە لە کاروباری عسکەریەکەش دەرەکەوتەوە چونکە کاروباری عسکەری کەسێک نەی ئەوت من پێشمەرگەی کۆمەڵەم ئەو بڵێ من پێشمەرگەی شۆڕژگەڕانم ئەو بڵێ من مەگەر تەنها بۆ پێناسە بۆ جیاکردنەوە ئەجینا لە عمومیاتە ئێمە هەمومان پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووین بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە بەرنامەکەی خۆی دانەوە لەسەر ئەساسی ئەو بەرنامەی ئەڕۆشتی لەو بەرنامەیە لات بدا بە بەڵێدا دەستگا هەبوو بەڵێ محکەمەمان هەبوو لە مەڵبەندەکانە بەشی محکەمە ینی لە هەموو مەڵبەندێکە بەشی یاسایی و بەشی لەگەڵ کۆمەڵایەتەکە دادگایەکیش هەبوو بێجگە دادگایەکی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە لە بەرگەڵۆ ئەویش ئەو دادگایە لەوێەوە لیژنەی خۆی هەبوو ڕژمام جەلال خۆی سەرپەرشتیە کرد کاک نوشیروانی تیا بوو خەڵکی تریشی تا باش بین بۆ ئێستا بۆ کاتی ئێستامان ئەم جیاوازیە لە تێڕوانین بۆ پێشمەرگە کە ئێستا دروست بووە لە چیەوە هاتووتە ئاراوە یعنی بۆچی دەمانوێت هەندێک جار و هەندێک شەخص یان هەندێک لایەن دەیەوێت پێشمەرگە ناشریم کا بەڕایەوە بۆ ڕاستیەکەت پێ بڵێم خەتای هەردوو لامانە خەتای ئێمەشە وەکو پێشمەرگە دێرینەکان و لە هەمان کاتیشا خەتای بێزەمیری هەندێک خەڵکیشە ئێوە هەمووتان پێشمەرگە دێرینەکان هەمووتان یا بەشێک ئەزان چۆنە کە من ئەڵێم ئێمە ناکرێ من بڵێم خدر و پیرۆت باشن و زەید و ئەمر خراپن ئەزانی بۆ چونکە ئێستا من وەکو کادرێکی دێرینی یەکێتی نیشتیمانی کردووە خۆ بەتاوان بارەزانی وەکو پێشمەرگەیەکی دێرین مەبەستم تەنها تۆ نیە تۆ مادەم بە عام قسەت کرد تۆ تەماشاکە جیاوازیەکان چۆنە جیاوازیەکان با پێت بڵێم من کە پێشمەرگە بووم بە 3 مانگ جارێ 5 دینارم وەرەگرت قەت خەیاڵم لای پارە نەبووە بەرەو ئەوە نەچووم کە نەک قەت خەیاڵبان نەڵێن ئەوە شتی قەتعی هەر نییە بەڵام بە هیچ جۆرە خەیاڵی من بۆ پارە دەرەجەیەک نەبوو هەوڵی تۆ بۆ پارە نەبووە کە من ئەڵێم من مەبەسم لە هەموو پێشمەرگەکانە پێشمەرگەی دێرین بە شێوەیەکی گشتی خەیاڵی لای پارە نەبووە بۆ لەبەر ئەوەی ئێمە لە مەرحەلەی شۆڕژگەڕێتیدا بووین مەرحەلەی شۆڕژگەڕێتی جیاوازە کاکە ئارام لە مەرحەلەی دوای شۆڕژگەڕێتی لە مەرحەلەی ڕزگار بوون مەرحەلەی شۆڕژگەڕێتی تۆ هەموو خەیاڵێک کە ڕزگاربوونی وڵاتەکەتە کاکە من لە چەندین حاڵەت تا برینار بووم پێم عیب دوایی بەزینوی ماومەتەوە پێم عیب بوو شەید نەبووم خۆ بەخەجاڵە تەزانی لە بەرامبەر برادەرەکانمە مەسەل لە داستانی ڕزگاری لەم سەرشاخی ئەزمڕ و ئەوانە برینار بوو لە لێرە داوە لە پشت ماتۆ دەرەوە شەهیدیش بووم هەر بەڕاستی شەهید بووم بەڵام پێش ئەوەی کە شەهید بم کۆمەڵی قسەم
کرد قسەی کادرانە پیاو بن و پێشمەرگەکان و وریا بن و تفەنگەکەم بەشانی یەکێکی ترەوە بێ ئەم تفەنگە هین نەبەوەی گولەشمان لەسەرە بە بەردەوامی لەم هەلیکۆپتەرە سەمتەکانیشمان لەسەر بۆ ڕاجیمە لێداین بە کیمیاییش و بە غیرە کیمیایی لەو لە ئەزمڕەوە ئەو ئێستا هینەکە لەکوێ برجەکان لەکوێ لەولاترەوە لەو باشە ئەوە دوایی کە شەهید نەبووم پێم عیب بوو خۆم بە خەجاڵەت دەزانی کە شەهید نەبوو باشە ئێستا واین ئێستا بۆ لەبەر وەزەکە گۆڕا لە دوای ئەوە کە تۆ هاتی بۆ مەرحەلەی دەستوری ئەمان مەرحەلەی شۆڕژگەڕەتیە ئەمی ترە مەرحەلەی دەستوریە ئێمە مەرحەلەی دەستوریەتەکەمان کێشەیتایە مەرحەلەی دەستوریەتەکەمان دەستوری نییە لێمان شێواوە نە شۆڕژگەڕێتیە نە دەستوریە نە یاساییە نە حکوومەتیە نە یعنی خرامە تعمیمە بەسەر هەموو پێشمەرگەیەکی دێرینە هەموو پێشمەرگەیەکی دێرین ئەم جومگانی لە دەسەڵات لە دارایی لە حکومڕانی لە ئیدارەدان بەدەستەوە نەبووە ڕەنگە فیئەیەک بوو بێ ڕەنگە چینێک بوو بێ ڕەنگە چەند ڕقەمێک بوو بێ چەند کەسێک من ئەزەکەم سیرکە ئەوەی کە با بڵێن حاڵەتەکەی دروستکە ئەنجا بێ زەمیری لە تەرەفەکەی تر ئەوە حەزەکەم دواتر بە وردی باسی بکەین ئەزانی بۆ ئەوەی کەوت تایبەت بە خۆتان ئەو ئەمەی تایبەت بە خۆمان ئەوەیە ئێمە کە هاتوینەتەوە بۆ ئەو کاتە لە مەرحەلەی شۆڕژگەڕێتیدا بوو نەهجەکە هەندێک گۆڕیان ئێستا تۆ لە مەرحەلەی ئەبێ لە مەرحەلەی دەستوریابی لە مەرحەلەی دەستوریابی ئەبێ کاکە زەبت کری ئەبێ کاتێک کە پێشمەرگەیەک دەوڵەمەند ئەبێ کە مەسئولێک دەوڵەمەند ئەبێ ئەبێتە خاوەنی مەشاریع و کۆمپانیایەکی زۆر ئەبێ لێ بپرسێتە تۆ ئەمە چۆنی ئەمەتێنە ئەگەر بە هێناوێتی قەیچێکا بەڵام ئەگەر حیزبەکەی خۆی ئیستیغلال کردو بۆ ئەوە کاکە ئەبێ لێ بپرسێتەوە بەس کەس لەوە ناپرسێتەوە باشە ئەمەی تر کە ماندوو ئەبێ کە تێ ئەکۆشێ کە هیلاک ئەبێ کە واز لە هەموو شتێک ئەهێنێ کە ژیانی خۆی ئەسڵان یعنی هێشتا تامی شۆڕژگەڕێتەکە و ڕەنگی شۆڕژگەڕێتەکەی بە تەواوەتی بەرنەداوە هەر خەریکی شۆڕژگەڕێت شێوازی خزمەتکردنەکەیە بە تاموبوونی شۆڕژگەڕێتی بۆ حیزبەکەی خۆی کەسی ناپرسێتەوە کەس پاسی ناکە ئەمە ئەبێتە ئێستا پێشمەرگەی دێرینمان هەیە وەزعی خراپ بێ لە خانووی خۆیانە بێ ڕێزی لێ نەگیرا بێ بە سەدان پێشمەرگەی دێرینمان هەیە بۆ نەوەیە نەک بێت هەر بە سەدان کادرمان هەیە بۆ نەوەیە بۆ ئەم ئەوانی کە وەکو تۆتت بێ ویژدانانە مامەڵاکەن دەیبینن بۆ بەس ئەوانە ئەبینن کە بە هەڵا شۆڕژگەڕەکەیان بەکارهێناوە وەکو تۆتت بوونەتە ساحێبی شتێک و ئێستا بوونە بە ینی خەڵک ئەو پێشمەرگی دێرین لەوەوە دەبینێ ئەی ئەمانی تر بۆ نابینرێ دەیان هەیە و سەدان هەیە ژیانی خراپ با من ئەوان ئەرزکەم ئەو خەڵکانەی کە بە بێویژدانیەکە تەماشامان ئەکەن پێیان وایە هەرچی ماڵ و مڵک و دارایی ئەم خەڵکە هەیە چوە بۆ پێشمەرگە دێرینەکان کەوانە ئەوە بێزەمیریەکە ئەلوێ دانی پیان وایە پێشمەرگەی دێرین هەموو دنیای خوارد ئەرز و نازانم چی و پارەی زۆر و مڵکە کاکەوان نییە پێشمەرگەی دێرین جارە لە هەموو دنیادا وایە محاربینی قوداما لێرە پێشمەرگەی دێرینە تۆ ئەبێ ڕێزی لێ بگری ئەبێ خانووی بیتێ ئەبێ ژیانی بۆ دابینکەی بۆ لەبەر ئەوەی کە هێنراوەتە دی ئەو ڕزگاری ئەو پارێزگاریکردن لە شکۆ و لە شەرەف و کەرامەتە شۆڕش لە پێشمەرگە یا ئینسانەکان لە کاتی مەرحەلەی شۆڕژگەڕێتیدا ئەمان بۆ تۆ بەدیهێناوە ئەو شەهیدانن ئەو هەموو شەهیدەی کە یەکێتی نیشتمانی کوردستان داوێتی یعنی هەتاکو پێشمەرگەیەک لە دواوە شەهید ئەبوو چەندین سەرکردە مەسئول فەرماندە لە پێشەوە شەهید ئەبوون یعنی ئێمە ئەو تەقلید و ئەو نەریتەشماندا هێنابوو لێپرسراوەکان لە پێشەوە بوون شەهید ئەبوون باشە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی ئەو هەموو خەباتەیە تۆ ئەمە لەبەر چاو نەبێ ئاخر بێزەمیریە ئەو کاکە ئەگەر ئەوانەی کە لە بەرچاویان نییە هەندێک لەو خەڵکانی کە لە بەرچاویان نییە بەڕاستی بۆ نمونە کۆمەڵێک گەنج ناوی خۆیان ناوەنەوەی نوێ کۆمەڵێک گەنجی کۆمەڵ خەڵکی تر لە فەیسبوک و لە شوێنەکانی تر و لە ئەم لاولا دژ بە هێزی پێشمەرگ بە پێشمەرگە و بە پێشمەرگەی دێرین قسەکەن ڕاستە کە مکوڕەکانی هەندێک لە مەسئولین و کە هەیە لە ناو مەسئولینە لە ناوهەندێک خەڵکە لە ناوهەندێک پێشمەرگی دێرین خۆشە ئەو کە مکوڕیانە لەوانەیە زەق و دیار بن ئەقۆزرێتەوە بەڵام ئەوە بە معنای ئەوەیە تۆ ئەو هەموو لەشکرە ئەو هەموو هەزاران پێشمەرگە دێرینە ئەو هەموو خەبات گێڕ و شۆڕژگێڕ و ماڵوێرانە ئەو هەموو ئەنفال کراوە ئەمە هەر هەمووی تۆ باشام ئەم پێشمەرگە دێرینانەی کە هەن وەکو پێویست ڕێز لەو ماندووبوونیان گیراوە ئەزانی بۆ من باسی ئەگەڕێم بۆ سەر ئەو حاڵەتەکەی تر ئەگەر ئێمە لە دوای مەرحەلەی شۆڕژگەڕێتی کەوتبێتی لە مەرحەلەی دەستوریەوە هەموو شتێک لە جێگەی خۆی دانرێ ئەو کاتە ڕێز لە هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەگیرێ وەکو محاربینی قوداما لە هەموو وڵاتەکانی دنیا کە هەیە تو ئەمریکا بە نمونە وەرگرا ئەو محارب بە قودامایی ئەو پێشمەرگە ئەو سەربازە دێرینەی کە لە ڤێتنام شەڕی کردو بۆ ئەمریکا تا ئەو ڕۆژەی کە مرد بە عیزەت و بە ڕێزێکی زۆرەوە ژیانێکی خۆشەوە بەسەری بردو کە تا مردو هەندێک حاڵەت هەیە بۆ ماڵ و مناڵەکەش یەکرێ
بۆ نەوەکانی شێکرێ هەندێک ڕێز و حرمەتێ بۆ نەوەکانی شەکرێ بەڵام لێرە لای ئێمە لەبەر ئەوەی نەهاتووینەتە سەر ژیانی دەستوری یعنی نەهاتووینەتە سەر ئەوەی کە بەفعلی ئێمە حکومەتێکمان هەبێ ئەو حکوومەتە هەموو شتەکانی لە جێگەی خۆی دانابێ کاکە ئەرەم تاکو ئێستا ئێمە یاسای هینمان هەیە ئەمە ڕووم لە برادرانمان بێت لە پێشمەرگە و لە وەزارەتی پێشمەرگە و لە ئەنجومەنی وەزیران تاکو ئێستا یاسای خانەنشینی یاسای پاداشتی پێشمەرگە جێبەجێ نەکراوە یاسای پاداشتی پێشمەرگەی کەم ئەندام بووی سەنگەر جێبەجێ نەکراوە بۆ ناکرێت ئەو یاسایانە بۆ ناکرێت ئێکە ئەوانە ناکرێت کاکە پێشمەرگەی دێرین ناچار ئەچێ سواڵەکە پێشمەرگەی دێری ناچار ئەچێ پێڵاو بووە ئەی چی بکە ینی ماڵ و مناڵەکەی پێشمەرگەی دێرین هەیە کاگەرام لە ناو بازاڕ پشتێنی منی گوتووەڵە پارەی هیچم پێ چیم لە یەکی چی بکەم بە ناچاری لەم دۆخەیە دوای ئەو هەموو خەباتە لەم دۆخە خەڵک پێشمەرگەی دێرینە ناسی واژی لەم دۆخە ڕوویداوە تقریبی چەند شخصی وا هەیە ئێمە ئەو پێشمەرگە دێرینانی کە هەمانن ڕوحیان شاد بە ڕەنگە زۆرێکیان وەفاتیان کرد بێ کۆچی دواییان کرد بێ ئەوانی کەماون یعنی لەبەری ڕەنگە زۆربەی هاوڕێت بێ یان بیان ناسی یان بە حکمی کارەکەت گەیشت بێتنە لاد یەکترتان بینی بێ زۆریان دۆخیان خراپە ئەتوانین یەک دوو نمونەیە وەکو ئێستا وتت ئەزای ئەم پرسیارە بۆکەم بۆی ئەو خەڵکی کە ئێستا بینەری گەلی کوردستانە و گوێی لە قسەکانی تۆیە و بە جۆرێک لە جۆرەکان بیرکردنەوەی بە ڕووی پێشمەرگەیە بە تایبەتی پێشمەرگەی دێرین و ئەوانی کە خەباتیان کردو بۆ ئەم ڕۆژە بە غەڵەت بیرکردنەوەیان دەبن بەڕاستی ئەزانین چۆنە پێشمەرگە دێرینەکان نابێ بە غەڵەت ببرێن خۆیان ئەبێ ئاگیان لە ئەوە بێ ئێمە کە ئەم قسانەکەین حقیقەت باس ئەەکەین بەڵام لە هەمان کاتە ئەم حقیقەتە ناهێڵین بۆ شێوازە بێنێتەوە یعنی ئەمایان ئەگەر بڵێم وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەم تا بۆمان بکرێت تا سەرێسقان دیفاع لە پێشمەرگە دێرینەکانەکەین وەکان لەسەر ئەوەکەین کە ئەو غەدر و غودورانەی کە بێنیزامی هێنابێتی من ناڵم کەسێکی دیاری کراوە چونکە هەندێک غەدر هەیە لە بێنیزامیان لە ئینسانەکان نەکرێت هەندێک غەدر لە بێسیستەمی وەکو کە ئەرزم کردی بێسیستەمی بێ دەستوری و بێ یاسایی کە نەبوونی یاسایە کاکە ئێستا ئەگەر ئەو یاسای پاداشتی پێشمەرگەی دێرین هەبوایە ئەو یاسای پارێزگاریکردن لە پێشمەرگەی دێرین خانەنشینی پێشمەرگەی دێرین خانەنشینی کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی بۆ نمونە مەسەلەی چاکسازی کە ئێستا لە گۆڕێەوە باسەکرێ ئەو چاکسازی هەندێکی لەوانەیە لە جیاتی قازانج هەندێک زەرەر بگەێنە بە کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانە هەمووی ئەبێ بە سیستم بە شێوازێکی ڕێک بە وردی معاملەی لەگەڵا بکرێت بۆ ئەوەی مافی ئەو خەڵکە نەفەوتێ کە مافیان پارێزگاری لێکرا پێشمەرگەیەکە لە مزاهرەکان ئێستا کۆمەڵی پێشمەرگای ئەلانیان کردووەڵەن تاکو مانگێکی تر پێشمەرگەی دێری تاکو مانگێکی تر ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لە موچە و لە پارێزگاریکردن لە شایستەدارەیەکان وانەوەگە نەکرێ و ئەکەین واکەین خۆ ئەوە هینی بۆچە بە چه زۆرە ناو زۆرەوە ڕسمەکان هەیە و بڵاو بۆتەوە پێویست ناکەم من ناوی کەس بڵێم تیانە هەیە کاگەڵێ من پارەی چاکردن و چارەسەرکردنی مناڵەکانم پێێنێ خۆت باش خۆ تۆ لە یاساکانە تایەتی کە پێشمەرگەی دێرین یان پێشمەرگەی کە مەندام بووی سەنگەریان پێشمەرگەی دێرین بەگشتی بۆی هەیە بخوێنێ خوێندن با بڵین لە هەموو مەرحەلەکانە بەخۆڕایی بێ هی خۆی هی مناڵی هی دەرەجەیەکەکانی بەلانی کەمەوە ئەوە جێبەجێ کراوە مەگەر بە هەندێک بە جوهدی هەندێک کەس مەسەرەن بە ئیجتیهادی هەندێک کەس لەوانەیە بۆ هەندێک کەس کرابێ بەڵام بە عام نەکراوە ئێستا دەیان کەس و کاری پێشمەرگە هەیە ئەخوێنێ بەڵام کەس نیە هاوکاریی بکە کە واجبی سەرشانی حکومەتە بیکە ئەوانەی کە گلەیی لە وەزئی لە پێشمەرگەی دێرین ئەکەن ئەوانەی کە پیان وایە پێشمەرگەی دێرین ئیتر دنیای خوارد و هەموو شتەکان بۆ پێشمەرگەی دێرین کراوە ئەوانە بێزەمیرترین کەسەکانی ئەم کۆمەڵگایە ئەوەی کە ئێستا من و تۆ باسی لەسەرەکەین طبعا مەبەستمان تەنها پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگە دێرینانە نییە کە لێ ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتیان کردبێ بەڵکو ئێمە باسی کوردستان دەکەین لە هەر هێز و لایەنێکی سیاسی بوو بێ ئێستا سەر بە هەر هێز و لایەنێکی سیاسی بێ یان لە ماڵەوە دانیشت بێ و پەیوەندی بە هیچ هێزێکەوە نەبێت بەرگریکردنەکەمان لە هەمویانە بەڕاستی کاک دکتۆر پێستونوانیە بەڵێ من خۆم ئەندامی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستانیشم کە ئەوەیە تۆ باسی ئەەکەی و کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش و کۆمەڵی پێشمەرگە کەمەندامۆکانی سەنگەریش کە ئەوی شەرهی هەموو کوردستانە بەڵام بەداخەوە پارتی پێشمەرگەکانی پارتی ئامادە نەبوون لە ینی کاتێک کە ئێمە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستانماندا مەزراند من بیدار لە ئەنجومەنی باڵاکەشی بووم محاولەی ئەوە کرا کە پارتیش بێتەوە پارتی نەهات مەسەلەن ڕازی نەبوو لە ئەوە بەڵام هەموو هێزەکانی تریتیایە بە حیزبی شیوعی و سۆسیالیست و ترەوەکانی مەرامەکانی پشتی ئەم
ئەم جۆرە لە ناوزڕاندن بۆچی ئەجێڕیتەوە پێت وایە کە بۆچی مەبەستەکە جگە لەوەی کە باست کرد خاڵێکیانت باس کرد جگە لەوە مەبەستەکە لە ناوزڕاندنی پێشمەرگەی دێریندا چییە؟ کاگەرم پێشمەرگەی دێرین هێز و قەڵایەکی بە قۆتی پارێزگاریکردنە لە مێژوو لە ئێستا و لە داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی کە ئەیانەوێ کاریگەری دەرونی دابنێن بە سلبی بە نێگەتیڤ لەسەر پێشمەرگەی دێرین هی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی بۆ ئەوەیە کە زەربەیەکی گەورە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەن و لاوازیکەن چونکە ئیهمالکردنی پێشمەرگەی دێرین ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بیکە ئیهمالکردنی پێشمەرگەی دێرین لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێش هەر کەسێک زەرە لە یەکێتی نیشتیمانی لەلایەن حکوومەتەوە حکوومەت کە حکوومەت ئێستا خۆی دەبێ لە ڕاستیە حکوومەت ئەمە لە ئەستۆ بگرێ ئەجا تۆ ئەوە باشە ئەو حکوومەتەی کە دروست بۆ بەرهەمی ئەوانە باشە تێکینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەتوانێت دیفاع لە پێشمەرگە دێرینەکان بکە لە ڕێگەی حکوومەتەوە چۆن ئەتوانین ئێمە کار لەسەر ئەوە بکەینەوە زۆر گرنگە ئەوانەی تر دێن کار لەسەر پێشمەرگەی دێرین ئەکەن بۆ ڕووخاندنی بۆ ئەوەی پشگیریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان کەم بێتەوە ئەو قەڵایە کەم بێتەوە دابەزێ لە هەموو حاڵەتێکە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەتەرێک دروست ئەبێ ئەوانەی کە گلەی ئەکەن و جنێ و ئەدەن و شتی ناشرینیش ئەڵێن کە خەتەرێک دێتە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان یەکسەر بەچەکەوە ئامادەن بۆ دیفاعکردن لە یەکێتی و چەندین حاڵەتی لەوەتانەمان بینیەوە لە شەڕەکانی داعش و لە جەلەولا و لە سەعدیە و لە کەرکووک هێزێکی تایبەت بە پێشمەرگە دێرینەکان هەبوو پێشمەرگە دێرینەکان لە پێشەوە ئەوانە ئەچوون کە گلەیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو کەواتە تۆ ئەمە قەڵایەکی بەقوتە ئەو خەڵکانی کە دژ بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ئەبینن ئەمە لەوانەیە کە من وا ئەڵێم هەندێک کەس بڵێ ئەوانەی کە ورەی ئەیانوێ ورەی یەکێتی ورەی پێشمەرگەی دێرین یەکێتی دابەزێن لەوانێت ئەوانە بنکرسن نەوانی کاکە لە حیزب هەیە من و تۆ لەوانەیە خەیاڵمان بۆی نەچێکە ئیش لەسەر ئەوەکە يعني بەڵام هەموو ئەو حیزبانی کە نەیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئیش لەسەر ئەوەکەن کە ئەندامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێورە بکەن و لە دەرونیان دابەزێنن و لە پێش هەمویانەوە لە پێشمەرگە دێرینەکان واجبی سەرشانی ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بریتیە لە پێش هەمویانەوە ئیشکردن لەسەر ئەوەی کە یاسای خانەنشینی پێشمەرگە یاسای چاکسازی لەگەڵ ئەوەدا یاسای پاداشکردنی پێشمەرگە زۆر گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیشی لەسەر بکات زیندوی بکاتەوە بیچەسپێنێ چونکە ئێمە بەوە ئەتوانین پشتیوانێکی ئێمە حسابی ئێستا ناکەین کە وەزعەکە زۆر خراپە و مەعاشەکان هاتوونەتە خوارەوە و ئەوە تا حکومەتی هەرێمی کوردستان مژدەی ئەومانەداتێک کە لە مانگی داهاتووە لەوانەیە هی تریش بێتە خوارەوە مەعاشەکان ناشزانم بەڵام من خۆم قەناعەتم وایە گەنەوت بەرز بێتەوە وان نییە ئەوە ناکرێت بەڵام گەنەوت لەم جێگی خۆی بەیادا بەزێ ئەرە وەڵام مەعاشەکان دووبارە دابێ بەڵام خۆشیان وا نابێت هەموو کاتێ وا نابێت حسابی ئێستا بکە 2 ساڵی کە پێسەی کە پێنجیکە پێشمەرگە دێرینەکان خۆیان و کەسوکاریان هەندێکیان شەهید ئەمرن شەهید دەبن ئەڕۆن بەڵام خەڵکیان ئەمێنێتەوە تۆ ئەبێ ئەمانەش بپارێزی ئەمە لە چوارچەوەی ئەو یاسانەدا ئەپارێزێ کە ئەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت دیفاعیان لێ بکە فعلا یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاعیان لێ دەکات بەڵام پێشمەرگە دێرینەکانیش دەبێت ڕەچاوی یەک شتێک بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان کاکە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتداری یەکەم نییە لە ناو حکومەتی هەرێمی کوردستاندا تا بە کونفەیەکونێ کەرچی هێزی پێشمەرگەی کوردستان پێشمەرگە دێرینەکان و کەمەندابووی سەنگەر و هی ژنانی شاخ و ئەوانی تر و ڕێخستنە دێرینەکانیش و هەمویان زیندانە سیاسیەکان ئەمانە ئێمە بە یەک جار بتوانین هەموو ئەوانی تر کە مستحقن یعنی من ئەوانی تر کە ناوم نهێناون هەموو ئەوانی تر کە مستحقن لە خەبات و لە شۆڕژگەڕێتیدا ژیانێکی زۆری خۆیانیان بەخت کردووە بە ئەنواع و ئەشکال شێوە چ چەکداریەکەی چ مەدەنیەکەی ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزەریانی دیفاعیان لێ یەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان واز لە دیفاعکردن لە ئەوان ناهێنێ هەرچی دیعایەکی خراپ شتی ناشرین محاولەکردن بۆ ئەوەی کاریگەری نێگەتیڤ لەسەر دەرونی پێشمەرگەی دێریندا بنرێ ئێمە هەرگیز ڕێگە بۆ نادەین و هەرگیز پێشمەرگە دێرینەکانی خۆمانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتیش وا ناکەین کە بچێتە ژێر کاریگەری ئەو جۆرە هەم دیعایانە و هەم ڕکلامانە و ئەو شتە ناشرینانی کە ئەکرێ بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان کاکە هەندێک خەڵک هەر ئیشیان ئەوەیە دژ بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەرنامەیان ئەوەیە لە سەریان نووسراوە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان بن بە پێشمەرگەکەیەوە بە ئەندامەکانیەوە بە ژنانیەوە بە پیاوانیەوە بە کچانیەوە بە کوڕانیەوە هەر ئیشیانەوە کە دژایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن هی خەڵکە لە پێشەوە هی خەڵکە دڵسۆزەکە هی خەڵکە تێکۆشەرەکەی بکەن بەڵام من دووبارە دێمەوە سەر ئەوەی کە دنیاوانیە خەڵکیش هەیە زۆر بە زەمیرە خەڵکیش هەیە هێشتا زۆر ماوەکە
چاوی ئەبینێ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆ ئەگەر کاکە ئارام ئەگەر ئەمەلێک هەبێ لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی خەڵک وەسعی باش ببێ گەشە پێدانی ئابووری دروست ببێ پشتیوانی لە کەرتی تایبەت و لە خەڵک بە فەردی و بە کۆمەڵ بۆ کارکردن و بۆ فرسەتی ئیشکردن ئەوەی کە دیفاع لە ئەوە کارێکی نیشتیمانی کوردستانە بە عملیەکەی من قسە ناچێتە گیرفانەوە خەڵک هەبوو لە کاتی حملەی هەڵبژاردنەکانی پەرلەمانە ئەگوت هەموو ئەندام ئەم خەڵکانە هەموو ئەەکەم بە ئەندامی کۆمپانیای کار بریتێ لە کۆمپانیایی کە نەوت دەرەهێنێت و نەوتی کوردستانن هەموو هەرزان فرۆش کردو بەملەوە تا 50 ساڵی کە خەڵک هەر قەرزاری ئەو پارانەیە کە کۆمپانیای کاری ئەو قەرزارێنێک کە کۆمپانیای کار دروستی کرد وتیان هەمووتانەکەن بە ئەندامی ئەوێ خەڵک دڵی خۆش بوو ئەوانەی کە ساویلکە بن بڕۆیان مابوو ئیتر مانگانە حسابێکی بانکیان بۆ ئەکرێتەوانێ و پارەی نەوت وەرەگرن کاکەوانی خۆ بە قسە نابێ بەکردەوە ئێمە وەگەیشێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە قسە ناکەین ئەوەندەی کە کردەوەمان لامەبەستە ئێمە کردەوە ئەەکەین لەگەڵ کردەوە کەشە قسەی ڕاست و ڕازگویانە زۆر باشە من سپاس دەکەم هەواڵ بێستون سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە ڕێزمان بۆ هەموو ئەوانی کە ڕۆژێک لە ڕۆژان خەباتیان بۆ ئازادی ئەمڕۆی کوردستان و بەدیهێنانی ئێستای کوردستان کردووە ومێ دەکەین کە ئەوانەشی بە جۆرێک لە جۆرەکان وا بیر دەکەنەوە کە بە هەڵە بەرامبەر بە پێشمەرگەی دێرین و ئەوانی کە خەباتیان کردووە بیر بکەنەوە ومێ دەکەین کە بەرنامەکەیان بینی بێەوە تێگەیشت من لەوەی پێشمەرگە کێ بۆ چۆن بۆ بە پێشمەرگە و بۆچی خەواتی کردو و ئێستاش دۆخی پێشمەرگە دێرینەکان چۆنە سپاس بۆ بەڕێز دکتۆر بێستون سابراوی پێشمەرگە دێرین و پارتیزان سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوش کە بینەر بوون شاد بن و خواتان لەگەڵ